تێبینی بکە ئەگەر خۆشی نەبی با بڵێن ناخۆشی نەبی خۆشی نابی بە پێچەوانەشەوە ئەگەر خۆشی نەبی ناخۆشیش نابی جا زۆر گرینگە لەوە تێبگەی هەموو شتێک بە خۆشی و ناخۆشیەوە جوانە هەر خوای گەورە وای داناوە وەرە تێبینی بکە بزانە تەمەشا ئاسنگەرێک ئەگەر بیوێ ئاسنەکە نەرم کاتەوە پێویستی بە چییە؟ پێویستی بە ئاگرە وایە؟ ئەی باش ئەگەر بۆی ڕقیکە با بڵێن ڕقی کاتەوە پێویستی بە ئاوە وانە؟ واتە بە ئاو بە ئاگر بە هەردووچیان ئیتر دەرگەی دروست کردیە پەنجەرەی دروست کردیە ئەوە نییە خستیتە خزمەتی خەڵکیەوە بە هەمان شێوەرە سیرکە ئەگەر بێت و نانەوەخانەیەک بیەوێ هەویرەکە نەرم بکاتەوە پێویستی بە ئاوە ئەگەر بیەوێ مەسەلەن ڕق و جوانی کە و بیخاتە خزمەتی خەڵکیەوە پێویستی بە ئاگرە کەواتە بە ئاو و بە ئاگر توانی خزمەتێک بە خەڵکی بگەێنی بەرهەمێک دروستکە زۆر گرینگە ئینسان لە ژیاندا ئاوا بیر بکاتەوە بە خۆشی و بە ناخۆشیەکانی بەرهەمێک دروست بکاتن بیخاتە خزمەتی خەڵکیەوە جا زۆر گرینگە ئەتوو ئەوە بزانی کە تەحەدی سەختی ئینسان دروست دەکات ڕوبەڕووبوونەوەی ناخۆشیەکان ئەتوو پێدەگەێنی وەختە کە ژیانت سەختە دۆخێکی نەخوازراوە هاتۆتە پێشەوە ئەو دۆخە نەخوازراوە ئەتوو دروست دەکات ئەتوو دەکە ئەکامل دەکات وا دەکە ئەتوو بگەیە ئامانجەکەت خۆ زۆر جار خەڵکمان هەیە خراپەکارن دێن بربەستت بۆ دروستەکان با بڵێن کۆسبوتەگەرە دەخەنە پێشت هەروەکو لە قسەی یوسف عەلەیهی سەلام هاتووە مەسەلەن برایەکانی چەند جار کۆسبوتەگەرەیان بۆ حەزرەتی یوسف دروست کرد وایە بەڵام خراپەی برایەکانی بووە هۆکارێک بۆی کە یوسف ببتە عەزیزی مسر کەواتە زۆر جار خراپەی خەڵکی دەبتە هۆکارێک بۆیە تو بە ئامانجەکەت بگەی